باڵاکەی تۆ چگەر دەلوولێکی سەوزە و چەسپێکی ئەفسانەی باڵارەوە دەم کۆتایی دنیایەوە بە پرتاو دێ و هەڵم ئەگرێ و ئەم فڕێنێ و دوور دوور ئەمبا بەرەو هۆبەی ئارانی تۆ. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی سوید هەواڵی کۆچی دوایی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەس گەیشتە کوردستان. من لە ئێستادا بۆ نووسینی هەر شعر و تێکستێکی تازە زۆر لە جاران دڕدۆنگتر و بێ ئارامترم. کورد و هونەر و ڕۆشنبیری یەکێکی تری لە قەڵەمە دیارەکان لەدەستدا. شێرکۆ لە وەسیەتنامەکەیدا نەیویست لە شێعردۆستان و گەلەکەی دوورکەوێتەوە، بەڵکو بۆ دوای مردنیشی داوای کرد لە یەکێک لە شوێنە گشتیەکان بە خاک بسپێدرێت. شێرکۆ هەمیشە و بەردەوام قەڵەمەکەی لە ڕنینەوەی وشەی کوردیدا ڕۆڵی هەبووە. وشە پڕ بە پێزەکانی لەگەڵ خۆشەویستی و شعردا ئاوێزان بوو. شێرکۆ بێکەس لە ماوەی ژیانیدا دەیان قەسیدەی شعری نووسیوە و یەکێک لە دیارترین بەرهەمە ئەدەبیەکانی شێرکۆی نەمر سرودی مەشخەڵانە کە لە نووسینەوەی تا ئێستا بۆتە مارشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهۆی بەپێزیانەوە بەرهەمەکانی شێرکۆ بۆ زۆرێک لە زمانە جیهانیەکان وەرگێڕاون. شێرکۆ بەرهەمەکانی مای تێڕامان و ئەفسوناوی بوون. بەرهەمەکانی هۆکارگەلێک بوون بۆەوەی خەڵاتی تۆچۆلۆسکی لە ستۆکهۆلم و خەڵاتی ئاشتی لە فلۆرەنسا پێببەخشرێت. شێرکۆ بێکەس کوڕی شاعری گەورە فایاق بێکەسە و لە ساڵی 1940 لە سلێمانی لەدایک بووە. لە ماوەی ژیانیدا خزمەتێکی زۆری بە بواری شعر و چیرۆک و ئەدەبی کوردی کرد. لە ساڵی 1965ەوە لە ئێزگەی دەنگی کوردستان کاری کردووە و چەندین دیوانی شعری پێشکەش بە بواری ئەدەبی کردووە. دوایەوەی پەیوەندی بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستانەوە کرد لە ساڵی 1986 فشارەکانی ڕژێمی بەعەز ناچاری کرد وڵات جێبێ هەڵێت و ڕوو لە دەرەوەی وڵات بکات. بێکەس لە پاش ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵی 1991 بۆ خزمەتکردنی کوردستان لە تاراوگە بەرەو کوردستان گەڕایەوە و بە ئەندامی پارلەمانی کوردستان هەڵبژێردرا. دواتریش لە کابینەی یەکەمی حکوومەتی هەرێم بوو بە وەزیری ڕۆشنبیری، بەڵام تەنها ساڵێک لە پۆستەکەی دامایەوە و بەهۆی ناڕزایی لەبەرەوە چوونی کارەکانی وەزارەتەکەی دەستی لە پۆستەکەی کێشایە و گەڕایەوە سوید. هاوکات بەردەوام بوو لە خزمەتکردنی بواری ئەدەبی کوردی لە ڕێگەی دامەزاندنی دەستگای چاپ و پەخشی سەردەمەوە خزمەتی بە ڕۆشنبیرانی کورد دەکرد. بەڵام مەخابن تەمەن لەوە زیاتر ڕێگەی بە قەڵەمەکەی بێکەس نەدا خزمەت بە بواری ئەدەبی کوردی بکا و لە ڕۆژی 4 ئابی ساڵی 2013 و لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد و لەسەر داوای خۆی لە پارکی ئازادی شاری سلێمانی لە مەراسیمێکی شایستەدا بە خاک سپێدرا.